من سەیری کچەکەی خۆمەکەم سەری نەخۆشی تریشەکەمان لە چاوەڕوانیە زۆر بێتاقەتم. خۆی گەورە تەمەنی منیش بخاتە سەر تەمەنی دایکم و باوکم. ئەوم پێ بڵێ جۆی نەخۆشەکەی تۆ چی بوو؟ من تالاسیمان لە جۆنی مایجەر. واتە مێجەر بووی؟ بەڵێ. چیان پێوتی دکتۆرەکان دوایەوە چیان بۆ کردی لێرە؟ پێشەوەی بڕۆم بۆ دەرەوەی وڵات دکتۆرەکان وتیان هەندێک فەحسێ بۆمان بکەن حکومەت ئەتان لێرە بۆ دەرەوەی وڵات ئێوە چونکە بەخشەی خۆتان نییە لە خوشک و برای خۆتان بەخشەتان نییە ئەتانێنین بۆ دەرەوەی وڵات. ئێستا دۆخێ چۆنە؟ سپاس بۆ خۆی گەورە زۆر باشم. لەگە باوکتە تۆزە قسەم کرد باسیەوەی کرد کە ئێستا ودە بەرەو باشی سپاس بۆ خوامی فەزڵی خۆی گەورەیە. بەتاشی دوایە پلانت چێ لە ژیانتە؟ وەڵای پلانم ئەوەیە خوێندنەکەم تەواو بکەم. لە پۆلیسەنی؟ دەی زانستی. دەی زانستی؟ بەڵێ. باشە؟ چۆن لە دوا ڕۆژە ڕوانی؟ ئینشاءڵڵا پشتیوان بە ئەڵڵای دیان ئەمەیە ببم بە پەرستارێکی باش و نەخۆشانی سەردەری تالاسیما چارەسەر بکەم. واتە تۆ بیتەوە بۆ ئێرە؟ بەڵێ. باوکە لێرەیە قوربانجان ئێوە لەم دۆخەیە چۆن هەڵسو کەوتان لەگەڵ ئەم بارودۆخە کردووە؟ مەلا پێشکی بە خێراتدان لەگەم بەخوا زۆر زەحمەت بوو. تۆ لە مانەکە سێجاربی بۆ سلێمانی و بڕۆی تۆ زۆر زەحمەتە. خۆتان لەکوێ دانیشن؟ خۆمان لە شارە زۆر دانیشین. شارە زۆر. بەڵێ. تا چەندێک چارەسەرەکان بۆ ئەم باش و تا چەندێک سوودی لێبینی؟ سپاس بۆخوا زۆر ئیسفادەی لێ کردەوە زۆر سوودی لێبینیە و سپاس بۆخوا ئیستا تەندروستی زۆر باشە و زۆر جێگیرە و سپاسی سنتەری تەلەسیماکەین سپاسی هەموو دکتۆری ئەم هەمکە دکتۆریەکەین ماڵی گشتیان ئاواوێ دەستیان خۆشی خوانمونیان زیاکە خوا لە ئێمەیان نەسێنێ بەخوا نازانم پێ چۆن سوپاسیان کات هەموویان بەعام. دایم پاڵەوانی کچ باوشێتی زۆر وایە چی پێڵی بە باوکە؟ ئەڵێم خۆی گەورە تەمەنی منیش بخاتە سەر تەمەنی دایکم و باوکم. بەس ئەوان ئەو هەموو هەوڵەیان ناتا تۆ باش ببی. الحەمدوللا یەکەم پاڵپشتی من باوکم بوو ئینجا دووەم لە تورکیا دایکم بوو. دایکیشە؟ بەڵێ. دایکی لێرەیە؟ بەڵێ. کامیانە؟ ئەوەیە دایکم. خاتون گیان دایە. بۆ دڵە پڕ بۆ چی بوو؟ قوربان مۆڵایی دڵم بۆ ئەو نەخۆشانەی تریشکە پڕە وەکو ئەو کچەی من چاوەڕوانی چەند ماڵیان فرۆشتە خان و ماڵیان فرۆشتە ژیانی خۆیان تایبەت کردە ئەو فەحسانەیان کردە بۆ ئەم نەخۆشانە. ئەم نەخۆشانەی سا زۆریان لە چاوەڕوانیان وەکو ئەم ئیسا بەرنامەکان ڕاگیراوە زۆر بێتاقەتە. من سەیری کچەکەی خۆمەکەم سەری نەخۆشی تریشەکەمان لە چاوەڕوانیە زۆر بێتاقەتە. بەڵام ئێستا لەخوا بە زیابێ کچەکەی خۆ بەرەو باشی ئەمەخوا ئەگەرم تۆ ئینسانێکی بسڵمانی نەخۆشی تریش وەکو کچەکەی خۆم بەبێ بەرامبەرەوێ سەرکرێ هیچ فەرق و جیاوازیەکیان نییە لە بینیەکە. ئێستا سپاس بۆخواوە کچەکەی من عملیاتم بۆ کردن نەجاحەتەکە نەجاحەتی هاوردە عملیاتەکەی سپاس بۆ خوای گەورە ئەو بەرنامانەی کە کراوە بۆ تالاسیمام ڕاوەستاون حکومەت بەشکم خوای ئیشێکیان بۆ بکەوە ئەو بەرنامەیان بۆ جێبەجێکری ئەو مەخان بۆ بکری. وتی کەسە سەفەری دەروی وڵاتان کردووە بە یەکەوە بوون زۆر ئاگاولی بووە ئەوە دایکتە لێرە. یعنی باوەڕ کە دکتۆرەکان تووڕابوون لە دایکمەیانون بۆچی ئەوەنە زۆر لەسەر شتە ڕۆیت کە ئەوەنە متەزیمی لەسەر عیلاجەکان یعنی ڕێک لە کاتی خۆیان عیلاجەکان لێیامێ. ئەنجا من چەند ساڵێکە من ئەوە 24 ساڵ 25 ساڵەوە تەمای ئەو ئاواتە پێ بگەیم خۆی هەموو کەسێکیش بۆ ئاواتە بگەین جاتی بێ یا ڕەب العالەمین نەخۆشی هەموو مسلمانێ چارەسەرکەین لەوەش لە حکومەتەکەین ئەوانەی تر هەنە چاوەڕوانیە بەشکم ئیشێکیان بۆ بکەن وەکو ئەو کچەی منیش نەخۆشیە لە ماڵ و بناڵێ دانیشتن.